گفتوگۆ کردی زیاتر لەسەر بابەتەکە دەچمە لای دکتۆر کارزان محەممەد مامۆستایی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هاوکات و تەبێژی دیدارەکە دکتۆر وەک باس دەکرێت دیدارێکی گرنگ دەبێت بۆ دەرخستنی توانای زانستی و ئەکادمی خوێندکارانی زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە ئاماژ لە ڕێخستنی ئەم دیدارە چی بوو؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویست دیارە ئەمڕۆ دیدارێکمان ساز کرد بە بەشداری نوێنەرانی سەرجەم پەیمانگا و زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە پێنا ئەوەی کە دەرفەتێ بڕەخسین بۆ خوێندکاران کە ئەو ماوەی لە ماوەی خوێندنیانایە داهێنانەکانیان بەرهەمەکانیان لە ڕێگەی فیستیڤالێکەوە نمایش بکەن و بەپێی کۆمەڵێک مەرج و ڕەنمایی بەرهەمەکانیان بەشداریەکەن و پاشان خەڵاتی شایستە پێشکەش بۆ خوێندکاران ناکرێ دەرحەق بە ماندووبوون و بەرهەمەکانیان بە شێوەیەکی گشتیش خوێندکاران دەتوانن بەتابەت خوێندکارانی بەشەکانی میدیا دەتوانن بەشداری بکەن بەڵام کۆمەڵێک مەرجی زانستی و ڕێنمایی زانستی دانراوە کە مەرجە بەرهەمەکە بەرهەمی ڕەنج و ماندووبوونی خۆی بێ و لە هەمان کاتدا لیژنەیەکی پسپۆڕیشدا ئەندرێ بۆ هەڵسەنگانیان پاشان خەڵاتی یەکەم و دووەم و سێمی ئەو بوارانە ئەکرێت کە دەستنیشانمان کردوون خوێندکاران دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن. دکتۆر بەرهەمەکان لەسەر چییە؟ دیاریکرا بوون منە بەرهەمەکان لەسەر چی بەوەی کە پێشکەشەکرێت لەلایەن خوێندکارانەوە و تاکو چەنەما دەرفەتێکە لە بەردەم پێشخستنی توانای زانستی خوێندکاران و بەرزکردنەوەی ئاستی زانستی هەم پەیمانگاکان و زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجە. ئامانجی سەرەکی ئەم فیستیڤاڵە ڕەخسانی دەرفەتێکە بۆ خوێندکاران بتوانن توانەکانی خۆیان لە ڕێگەی فیستیڤاڵێکی زانستی و دیدارێکی زانستیەوە پێشکەش بکەن و هەروەها بە چەندین فیلتەری هەڵسەنگاندندا دەڕوات. خوێندکارانی بەشەکانی میدیا بەتابەت لە زانکۆ پەیمانگەکانی هەردوو سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەتوانن بەشداری بکەن و بە ئومێدم لە دیدارەکانی ئایندە زانکۆکانی تری هەولێر و دووهەکیش بتوان بەشداری بکەن بەڵام لە ئێستاە لەبەروی کێشەی سپۆنسەرمان هەبووە تەنها ئەم دوو پارێزگای گرتوتەوە چوار لایەنمان یاخود چوار بوارمان دەستنیشان کرد کە خوێندکاران توان بەشداری بکەن. یەکەمینیان فیلمی دیکۆمنتاری بەتابەت پەیوەندیدار بێ بە کۆمەڵگەی کوردەواریەوە فیلمی دیکۆمنتاری بەرهەم بێنن. دووهەمینیان بریتێ لە ڕکلام بە مەرجێک ڕکلام پێوەرە ئەخلاقی و یاساییەکان لە بەرچاو بگرێ بەتابەت ڕکلام بێ بۆ بەرهەمێکی کوردەواری. سێهەمینیان بریتێ لە بواری دیزاین واتە دیزایانی ئەو بەرهەمانی کە ئەکرێت و چوارەمینیان بریتێ لە بواری مۆنتاژە. ئەم چواربوارەمان دەستنیشان کردووە کە خوێندکاران دەتوانن بەشداری بکەن و لێرەوە داواکارم لە خوێندکاران چاوەڕێ نەبن تەخەڕوج بکەن و خوێندن تاواکەت پاشان توانەکانی خۆیان بخەنە ڕوو بەڵکو دەتوانن لە ماوەی خوێندکاریشە بەرهەمەکانی خۆیان بخەنە ڕوو ئەگەر هەند بە هەنگاوێکیش بێ دەتوان ئەم هەنگاوە لە ڕێگەی ئەم دیدارەی کە ئێمە سازی دەکەین بخەنە ڕوو و ئێمەش لە بەرامبەردا خەڵاتمان بۆ براوەکانی هەر چوار بوارەکە دیاری کردو. دکتۆر زۆر باس لە ئاستی زانستیان توانای زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان دەکرێت و ڕخنەیەک شتێکە دەوترێت کە خوێندکاران پاشەوەی زانکۆیان ناوەندە ئەکادیمیەکان تاوا دەکەن وەک پێویست توانای زانستی و ئەکادیمیان لە ئاستێکدا نییە کە خۆیان بتوانن لە دەرەوەی دامەزراوەکانی حکوومەت بتوانن هەلی کاریان دەست بکەوێت. ئەم دیدارەیان ئەم هەوڵانی کە هەیە تاکو چەند دەرفەتێک دەڕەخسێنیان هەوڵێکە بووی کە خوێندکاران لەسەر ئاستێکی زانستی باڵا بەرهەم بێنرێنیان پێ بگەێنرێن بووی کە لە داهاتوودا پشت بە توانەکانی خۆیان بەست. ئێمە لە وڵاتێک گاژین کە زۆر بە کەمی دێن پرس و ڕاوێژ بە زانکۆ لایەن ئەکادیمیەکانەکەن ئەمە گەورەترین خەلەلە لە حکومڕانی هەرێمی کوردستانە کە نایەن پشت بە زانست بەستن لە کاتێکە ئەزمموی وڵاتان دەرخستووە بە پشت بەستن بە بواری ئەکادیمی و بوارە زانستیەکان وڵاتەکان پێشکەوتون. لە هەمان کاتدا هەر وڵاتێک سپۆنسەرێکی باشی زانکۆکان و بواری ئەکادیمینەکە ئەو وڵاتە محکومە بۆی کە بەرەو دواکەوتن بڕوە. بەداخشەوە هەروەکوتم بەهۆی ئەو قەیرانەوە حکوومەتی هەرێم کەمترین پێداویستی میکانیکی پێداویستی تری بۆ زانکۆکان دابین کردو بەڵام ئەمە نابێ ئەمە ڕامان بوەستێنێ بۆی ئەم دیدارمان ساز کردو بۆی خوێندکاران بتوان بەپێی ئەو ئیمکانەتانی لە بەردەستیانە بێن بەشداری بکەن و بەرهەمەکانی خۆیان بخەنە ڕوو و لە هەمان کاتدا دووهەمنیشان هەلی کار پەیوەندیدار نییە بە زانکۆکانەوە نە پەیوەندیدارە بە حکوومەتەوە. چۆن خوێندکار لە زانکۆکان ئامادەکرێت بۆ کار لە دوای خوێندن بەڵام بەداخەوە ئێمە لە وڵاتێکگاژین حکوومەتی هەرێم ئامادە نیە بچووکترین کارگەر لە هەرێمی کوردستان بکاتەوە ئامادە نیە بچووکترین دەرفەتی کار بڕەخسێنێ یعنی لە پێناو ئەوەی کە کاڵای وڵاتان ساغ بێتەوە ئامادە نیە بچووکترین دەرفەتی کار لە هەرێمی کوردستان دروست بکە. ئەمە وای کردووە خوێندکاران ساڵانە کە تەخەڕوجەکەن دووچاری بێکارێکی زۆرە بنەوە. لێرەوە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرانی دەوڵەت
بە دروستکردنی ژێرخانی ئابوووریەکرێ بەکردنەوەی دایان و سەدان کارگەی جۆراجۆرەکرێ بۆ سپێنێک کە سنووریشمان لێ داخرا ئێمە بە بەرهەمەکانی خۆمان بتوانین بژین نەگوەکو ئێستاکە لە بچووکتین بەرهەمەوە تاگەوتی بەرهەم هاورداکەن لە سەحسابی بێکاربوونی گەنجەکانی خۆمان. دکتۆر چی پێوەرێکدانرا بۆ سنگاندنی ئەو بابەتانی کە پێشکەشەکرێ ئەو بابەتانی کە پێشکەشەکرێت تاکو چەند پێوەرێکی زانستی دانراو بووی کە ئاستی زانستی ئەو بەرهەمانە تاو ئاستێکی ئەکادیمی بن و بابەتی نوێ بن لەسەر بابەتە سنگاندنیان بوو. ئێمە چەند مەرجێکماندانەوە یەکەمینیان پێویستە خوێندکار بێت دوو ئەبێ باڵەنامە پڕکاتەوە کە ئەم بەرهەمە بەرهەمی زادەی ماندووبوون و فکری خۆیەتی و سێهەمیش کاتێک کە بەرهەمەکانی پێشکەش کرد بۆ هەر بوارێک لیژنەیەکی پسپۆڕی زانستی هەڵسەنگانی بۆ ئەوکا بە پێی ئەو هەڵسەنگانە یەکەم و دۆم و سێمی بوارەکان دەستنیشانەکرێت. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بووی. چاوان لە دیدارەکە لە ناوەڕاستی مانگی 5 بەڕێوە دەچێت لە سلێمانی بەڕێوە دەچێت و 2 ڕۆژ بەردەوام دەبێت وەک میوانەکەش ماماژێ بۆ کرد ئەمە دەرفەتێکی نوێ بۆ کە من جارە زانکۆکانی هەرێمی کوردستان پەنا دەبەنە بەردیدارێکی گەورەی لەم شێوە زانستی کە توانای هەم زانکۆکان و پەیمانگاکانی هەرێمی کوردستان هەم خوێندکاران دەربکەوێت کە ئەو زانستی لە زانکۆ بە شێوەیە ئاکادمی خوێندویانە تاکوچەند دەتوانن بەرجەستەی بکەن و تواناکانی خۆیان بخەنە ڕوو بۆی کە لە داهاتوودا دوای تاوکردنی زانکۆ و پەیمانگاکان بتوانن پشبەست و بەو زانستی کە خوێندویانە هەم لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە دەرەوە لە کەرتی تایبەت بتوانن پشت بە توانەکانی خۆیان بەستن و هەلی کاریان دەست بکەوێت.